نفي زمان بخاطري خوا زمان كل زمان توشي بزميكم مكة زمان يا زمان وستيت كل زمان توشي بزم نفي زمان هيا أخوة بخير بيكرم شكولانكم فرموا بزارة شيده والله من كوري بعد كل شم لكن نادوني تفزانا برمالكي بطواب بابا دورة كاتي وها تقوم بقولي نوبرك تبرني كان بينه بابا دورة ليش كات زوري ما لا زوري ما حتى قوم على بقولي قوم على ما ذاتي كان بس بابا بابا دورة تقولي أمزار بس ما لقيت شيء قورم إن شاء الله لقوت يا وشاكانا قلت يا شاكان بخير هاتي سر تاوان فرمو كارك هبو وەساجا هاتم تەباتێکی لەمە گەوەترم بە دروست کە چەنگی جەڵێ بەسەر چاو ئەی چاوانە نێشێ بەسەر ئەو چاوانم ئیشەڵا دووست دەیوەرەوە ئەو کاتە حەقەقەشی لێوە دەگێت ڕاحەتی باشە خوان لەگەڵ بەخێر بێ سەر چاو کوڕم بووکە کە هەرەوەیە زیان ناکە جولي أهم شيء بوكتا كورم بوكتا هەرەوەیە زیان ناکە گەورم کم لێ راسين ولا فەرم ئای بەخێریان سەر چاوم فەرمو قوربان هاتم أمير زانم داشت كناية من بودرو زكي قوربان جان بەدڵی جەنابتانە بێت چۆن دەڵێی وا بۆ دروستەکە وەستا گیان با دەستەکەی لە دارگوێت بێت وەی لەسەر ئەو چاوانم بس أيام بسيارك من هي حتى أنه فيوندي بدأ تكونية وەی بەسەر چاو قوربان جان چ پرسیارێکتان هەیە ئامادەم جملة وبنفرق أنت زود بكتا قرن بكتا هلا ونيو زال ناكا ما بس تشيبه بلای بەڕێ وەزۆ پرسیارانە بێنە باخەکەی لە دڵی خۆمایە نا وەستا نابێ لەبەرەوەی خۆ دووتێ هەر پرسیارە بێ وەڵامێمەوە باوکە من وەڵامیان بەمەوە من و باوکم لە بەیانیەوە تا ئێوارە لەم دوکانە ئیشەکەین گەرچی زیا ئیشکەین یاکەم تەنها بەشی ناخواردنەکەیە ئەویش بە نانەستی شون خاوەنی خێزانێکی زۆرین من تەنیا کوڕم لەگەڵ باوکمە لەم دوکانەیە کارەکەین ئەوانی تر هەمیان زعیفەن بەمانای کەلیمە هیچمان بۆ پاشەکە و ناکرێت سيدة سەیر نییە برام کوڕەکەم ڕاز دەکات تەنها بەشی خواردنەکەمانەکە بەڵام چۆن خواردنێک خواردنێکی هاکەزایی بەس شون أجر رجل زال كاري خوي إشكي هالوعدة ڕاتان دێ زۆر جا خۆشمان سەرمان توڕماوە سبحان الله لەو بەختە وەستا گیان کەی بینەوە بۆ داستەکە
قوربان جار سێ ڕۆژی تر سەرم لێ بەرەوە بەسەر چاو بۆ تاواکەم دەباشە وەستاجان ئێمە لای تۆمان خۆش خواسی بەخێر بەسەر چاو پاشتان بکتە کوڕم بکتە بەرێ لە چاوەڕوان بکەین تا دوکانەکان داخە خێرە گەورم خێرە خێرە بابە کات درەنگ بوو دەدە بەڵەنگی هەروەڵا کوڕم هەشتانە کۆکەرەوە بابڕێ ئەوە دوکانەکەیان داخل ئەوە بەرەو ئێرەوەیە خواردن گەورم بەڵێ گۆشتێکی چاکیشی لەسەر بێت ئەم چیتە دیرێش لە ناوی ئەبشارەوە تێگەیشتم گەورم تێگەیشت بەڵام وریابە با پاسەوانەکە بۆ دێت بەڵێ گەورم کەواتە هەر ئێستا بێ بچم ئەو ماڵی ئاسنگەرە پیشانی ئەو کەسە بەم کە خواردنەکەیان بۆ ئەبات زۆر چاک هەیە بەڵێ بەنیازی خێرەوە بینێت تێگەیشتم گەورە من هەر ئێستا ئادەی لە دەرگایە بە بەڵە باش فەرموو ئەمریکا قوربان جەنابی سوڵتان خوا پادارتری کە خێری کردووە خێری کردووە بەڵێ خێری کردووە زانیوێتی تۆ کابراکی هەژاری و کابراکی خاوەر مناڵی تۆی دەبەش نەکردووە لەو خێرە وتە خێری کردووە بەڵێ قوربان بەڵێ جەنابی سوڵتان خێری کردووە بە قوربانێ بم ئەم خێرە بەدە بۆ یەکی تر باشترە بۆچی کابرا خێری سوڵتان وەرناگری کاکتیان بەغەڵەت لە من تێمەگە ئەمە هەمووی گۆشت و مزیشک و تەعامی سەیرە ئەگەر بێت ئەم خواردنە بەم بە مناڵەکانم فێرە بن و جارێک تر داوای خواردنیوام لێکەنەوە تر لەم خواردنە لەکوێوە پێەکەمەوە براکەمی بۆیە پێ دەڵێن بیوە بۆ یەکی تر باشترە کوڕە کابراگەر لێم وەرنەگری سوڵتان دوی لەبێ لێمان ئێ باشە سوڵتان سوزانە من وەرم نەزیکووە ئەی باشە ئەی من چی لێ بکەم گوێ بگرا ها ئەو قەسرێ وەرەوە بینی کامە
ئەوە بەڵێ بیبە بۆ ئەوان فێری ئەو جۆرە خواردنن. آخر کابرا ئەمە سوڵتانی گەورەمان بۆ تۆی ناردووە. ئەگەر هاتو سوڵتانی گەورم لێ پرسیم خواردنەکە وەرگرت ئەڵێم خوا لە خێری دەرنەکات خواردنێکی چاکرێت. باشە جۆ بگرە ئەوە منیش لەسەر قسەی تۆی بم بۆ ئەو ماڵی کە دەست نیشانە کردووە. دەخوا مەحفوظ بکە عبیبە بۆ ئەوان هەردەم فێری ئەو جۆرە خواردنن. منی فەقیر لە شوێ و ئەستی لێ دەشێت. باشە بە بڕ. بەخوا چاک و ڕزگارم بوویان. ئەگەر بێت و مناڵەکانم ئەو خواردنان ببینیە من چیم کردان؟ باڵێ گەورە بۆ هەر ئێستا بەرگەکان بێت لەڵا خۆمان بگۆڕین و سەرێکی ئاسنەری ئاشنامان زانی ئێستا حاڵی چۆن هەر ئێستا گەورم هەر ئێستا بکتە کوڕم بکتە هەرەوە جاناکە. جێلەیە؟ باڵێ گەورم باڵێ هات کابرایکی تۆ چنۆکە؟ ڕاستەکی کوڕمان ڕاستەکی بەیانی زوو ئەیگەێنیتە دادرا بەڵام بەسەر چاو ئەو جۆرەکە سەلمانێ بە لوتف و گیاندێنی گەورم کابرا گەرانێنە فەلاقەیەکی چاکم بۆ بکەن ئەو کوڕم ساغەم بۆ بێتە ژوورەوە چاوجۆکی چاوەچی پێم ناوێت تۆ بەچی تێرە خۆی گاڵتە جاوی بەستەکەمەکەی فەلاقەی گەورم بڕواتە بێت لە خۆماستێک نابم. باشە تۆ ناڵی ئێمە لە بارۆ تای ئەوانە لەگەڵ کوڕەکەمانە ئیش پێ یان نەیکەین حەز بەشی خواردنەکەکە بەڵێ گەورم وایە باشە لە دیوانی سوڵتانەوە یەک سینی تەعامی چاکر بۆ نەهات بەڵێ گەورم بە فەلاقی کردن گەورم ئاخرە سینە نهاتە ماڵی من. بۆچی؟ قوربان ئەگەر ڕێگەم بیت بۆ بازەکەم بۆچی نهاتە ماڵم. ئازار بەخسەر کرد ئەگەر هاتو سوڵتانی گەورم لێ پرسیم خواردنەکە وەرگرت ئەڵێم خوا لە خێری دەرنەکات خواردنێکی چاکرێت. باشە جۆ بگرە ئەوە منیش لەسەر قسەی تۆی بم بۆ ئەو ماڵی کە دەست نیشانە کردووە. دەخوا مەحفوظ بکە عبیبە بۆ ئەوان هەردەم فێری ئەو جۆرە خواردنە. منی فەقیر لە شوێ و ئەستی لێ دەشێت. باشە بڕ. بەخوا چاک و ڕزگارم بوویان. ئەگەر بێت و مناڵەکانم ئەو خواردنان ببینیان من چیم کردان؟ چی بکەم؟